إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له شهادة تنجي قائلها من النار يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم وأشهد أن محمدا عبد الله ورسوله أرسله الله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا أرسله بين يدي الساعة بشيرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا فبلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين وأصلي وأسلم على هذا النبي الكريم الذي صلى الله عليه في محكم كتابه حيث قال إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا عزیزان و دانشتوانانی ماڵی پەروەردیگار سەلام و ڕەحەمات و بەرەکاتی خوای پەروەردیگار بڕژێ بەسەر هەموو لایەکمان لە کاتێکە کە دەبینین قوتابیەکانمان نزیک ئەبنەوە لە تاقیکردنەوە و ئیمتیحاناتی کۆتایی ساڵ ئەو قوتابیانەی کەوا ئومێدیان وایە بگەن بە پلەیەکی بەرز و بە دەرەجەیەکی بەرز و بە ئاستێکی بەرز هەوڵ و کۆشش ئەکەن بۆ ئەوەی نمرەکانیان بەرز دەربچێ لە کۆتاییە و ئەم ئیمتیحانە بچووکانەی کەوا لە ژیانی خۆمان دیومان و دەیان بینین لە دنیادا سەمپڵێک و بەشێکی بچووکە لەو ئیمتیحانە گەورەیەی کە خوای پەروەردیگار بۆی دایناوین لە قیامەتە گەر ئێمەی مسلمان مقارنەیەک و بەراوردێک بکەین لە نێوان ئەم دوو تاقیکردنەوە و ئیمتیحانەیە ئەبینین چەند جیاوازیەکی زۆر گەورە بەدی ئەکرێ و ئەبیسترێ و ئەبینرێ لەوەی کەوا فەرق و جیاوازیەکان چۆنە و چۆن خۆمان ئامادە بکەین ئێمەی مسلمان بۆ تاقیکردنەوە گەورەکەی قیامەت کە هەر هەمومان ڕوبەڕووی ئەبینەوە ئەوەتە ئەگەر تەماشای تاقیکردنەوەکانی دنیا بکەین تەماشا ئەکەین لە کاتێکەوە قوتابیەکان لە نێو قاعەی ئیمتیحانەکەن چەند مامۆستایەک لەسەریان ئەسوڕێ و مراقەبەیان ئەکا واکتە وەکو مراقیب و چاودێر بەسەریانەوە بۆ ئەوەی کەس نەتوانێ غەش بکا و فێڵ بکا و یاخود حەرەکەیەک بکاتن کەوا سوود و ئیستیفادە بگەینێ بۆ خۆی بەوەی کەوا ئیمتیحانەکە لە ئیمتیحانەکەیە ناجح ببێ بەڵام گەر تەماشای مراقبه بکەین لەلایەن خدای رب العالمینەوە بەسەر بەندەکانی خوای پەروەردیگار دوو مەلائیکەی داناوە بەسەر شانەکانمان بۆ ئەوەی مراقب بن بەسەرمانەوە و هەرچی ئەیڵێین و هەرچی ئەیکەین و ئەنجامی ئەدەین تەسجیل ئەکرێ و تۆمار ئەکرێتن لە کتابێکا و لە قیامەتە بەڕوومانە ئەکرێتەوە و ئەبێ بیخوێنینەوە ئەوەتە خوای رب العالمین ئەفەرمێ وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون
تأكيد لسر شانكانتان ولقلتانا كراما كاتبين دو ملائكت ياخد زياتر من دانا وبو ويتاوكو توماري همو كردو قصو قفتار كانتان بكن بو اوي لباشا روجا نلي نم كردو نلي وانبو من نبو من انزام نداوا بو يعلمون ما تفعلون اوان ازانن حرتيه وبيكن انزامي بدن تومار اكريو تسجيل اكري هر وقت خوي رب العالمين لآياتي ترى فرمي إن الله كان عليكم رقيبا خدا بقوري وعظمتي خويا وبسرتانا وتساوديرا دايقر إنساني مسلمان هز بو تساوديريا قوري بكا چون قدرت اكاو چون جرأت اكا بويكوا بيبها ويجي بو حرام دزدريج بكا بو حرام زماني بقري لحرام ياخد عند مكاني لشي بالحرام بكار بهيني بويا براستيك هركاتك تاوانيك كين حستي مراقبي رب العالمين لدلمان داناميني اگر وجودي هبه ترسي رب العالمين وامان ليكا دس هالقرين برو او گناهنا روينو هنگاو ننين ودوهم فرق جياوازي لنيوان امتحان الدنيا ولقل امتحان قيامة آوايا امتحان دنيا جزئية وبشك لو خويندنيك وبويا خوينين بون مناتو امتحانك إلا فيزياء لكيمياء أو كتابي بود دياري كراوة هر هموي بود نايته ولا امتحانك بلكو بشك لو كتابة بتن بسياريكي هجمار كراو دياري كراو كبا بنزي دج مردرين لو كتابة بود ديته ولا لامتحان الدنيا بلام لامتحان قيامته وانيا عزيزان خوي رب العالمين لسر قتكترين وقورترين شت برسيار من ليكا لسر همو تمن وهمو جيان من برسيار من ليكا او تا خوي رب العالمين فرمي ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا أفرمي لو كاتك ومجرمان وتاوان بارانا هندرين ووضع الكتاب كتاب برتوشي أعماليان بو نشركريو بيان بيشان دري فترى المجرمين مشفقين مما فيه حواركا رورودا نقري لو كاتدا كابينين تيتيدا تومار كراوا ويقولون دلين ما لهذا الكتاب يا ويلتا يا ويلتا ما لهذا الكتاب أي هاوار بمالمان تشي لو كتابا نسراوة وتومار كراوة لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها نقدس كنقوري باج نداوة وهر هموي تومار كراوة براستي كاتيكي زور سخته براستي روجيكا جرخواي رب العالمين وإنسان نجاد ندا وإيمي مسلمان نجاد ندا هيت كسيك بأعماله كردا وكاني خوي نات يتبهشت أوتا خوي رب العالمين فرمي وكل صغير وكبير مستتر هر همو گناهيك هر همو تاوانيك بقتكو قوروا لو كتابا تومار كراوا تسجيل كراوا وهروها فرمي ويوم يبعثهم الله جميعا فينبئهم بما عملوا أحصاه الله ونسوه والله على كل شيء شهيد لو روجي كوا ايمي مسلمانو همو بنو بونا ورو انسان كان زندو اكرينوا خبرو هواليان بيدري لوي كوا كردويانا لوي كوا انزاميان داول الدنيا انزا زور بيشتكان انسان لبيركا انكاري ليكا بوي كوا ني كردوا بلام انكاري كردنو لبير كردن دادي انسان نادا لو كاتدا وسيم جیاوازی لو جیاوازیانەی کەوا هەستی پێەکەین و ئەیبینین لە ئیمتیحانی دنیا و قیامەتە ئەوەیە کە ئیمتیحانی دنیا دیاریکراوە و کاتەکەی دیارە و
هەروەها وەقتەکەی دیارە، سعاتێکە، 2 ساعاتە، 3 ساعاتە کۆتایی پێدێ. بەڵام ئیمتیحانی قیامەت 50,000 ساڵە خایەنێ. امتحانی قیامەت کاتێکە کە ئینسان تێیدا تەمەناکە ئەگەر خوای رب العالمین بیباتە جەهەنەمیش بەس حیساب و کتابی لەگەڵدا بکە. ئەوە تا رب العالمین ئەفەرمێ فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون. دەفەرمێ سوێن بە ئەڵڵا، سوێن بە پەروەردیگارت ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام، لەنەسئەلەنەهم ئەجمعین، تاکە بە تاکە و دانە بە دانە لە ئینسانەکان ڕاگیرێن و پرسیاریان لێ ئەکرێ. لە چی پرسیاریان لێ ئەکرێ؟ عەمما کانوا یعملون، لەوەی کەوا کردویانە و ئەنجامیان داوە لەو دنیایە. بەدە و بەدەست بە پێ بە هەر ئەندامێک لە ئەندامەکانی لەشی ئینسان گوناهێک کرابێ و تاوانێک کرابێ لێ پێچینەوەت لەگەڵ ئەکرێ و لێ پێچینەوەمان لەگەڵ ئەکرێ لەسەری. و چوارەم فەرق و جیاوازی لەو فەرق و جیاوازیانەی کەوا هەستی پێ ئەکەین ئێمە ئیماندار ئەوەیە کەوا ئیمتیحانی دنیا تەماشا ئەکرێ لە جەوێکی زۆر جوان و ڕێک و پێک مهەیە و دیاری دەکرێ و ئامادە ئەکرێ. قاعەیەکی خاوێن و باوێن، سپلیت پێیە، مێزێکی جوان، دەبە ئاوێ کرد لە پێشە، ڕووناچیەکانی سەرت هەرمووی پێیە و لە جەوێکی ئارام و لە جەوێکی ئەمینە ئیمتیحانەکەت ئەنجامەدەی. بەڵام با بزانین ئیمتیحانی قیامەت چۆنە. ئەو ئیمتیحانەی کە لە ڕۆژی مەحشەرە خوای رب العالمین وەصفی ئەکاتن کە ئەفەرمێتن يوم تبدل الأرض غير الأرض والسماوات وبرزوا لله الواحد القهار. أو دنيا تيكو بيكاتيو دنيا كو أرزي ترى هندري تكايا ودخل قندري خوي رب العالمين دخل قينه. إنزال باشان يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. أبيني لو روجدا ترونها تذهل كل مرضعة عما أرضعت، دایک لەبەر شیردەر و مناڵە بەچکۆلەکەی خۆی هەڵدێتن و هاواری لێ هەڵەستێ. وتضع كل ذات حمل حملها، وهر أو ئافرەتانەی کەوا حاملەن لە ترسی ئەو ڕۆژە و لە زەحمەتی ئەو ڕۆژە حملەکەی لەبارەچێ. وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. وهزەکەی و خەڵکە هەر هەمووی سەرخۆشە و بێهۆشە، بەڵام لە حەقیقەتیشدا بێهۆش نییە و سەرخۆش نین، بەڵکو لە ئێش و ئازاری ئەو ڕۆژە و لە عەزاب و ئەشکەنجەی ئەو ڕۆژەیە هیچ کەس ئاگای لە خۆی نییە و هیچ کەس بە تەمای نەفسی خۆی نییە نەجاتی ببێ. بۆیە پێ خوای رب العالمین لە ئایەتێکی ترا وەصفی ئەم ڕۆژەمان بۆ ئەکا فەرمێ يوم يجعل الولدان شيبا. منداڵی بچووک لە ئازار و ئەشکەنجەی ئەو ڕۆژەیە هەموو سەری سپی ئەبێ. خوا پەنامان بدە یا ڕەبی. پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام لە حەدیثێکی صەحیحە کە فەرمێ يحشر الناس يوم القيامة حفاة غزاة غرلا حفاة عراة غزلا. دەفەرمێتن لەم ڕۆژەدا ئینسانەکان حەشرەکرێن بە ڕووتی و بە پێخواسی و بە بێکەسی. ئینجا دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لێ ئەپرسێ يا رسول الله النساء والرجال جميعا ينظر بعضهم إلى بعض. أفرمي آية إنسان كان ببياو بجنوا هر همو بو شوية تماشا يكتري أكنو شون دبي بم شوية تماشا يكتري بكن بروتقوتي وببي كسي. پیغمبر إخوة والله ميداته أفرمي عليه الصلاة والسلام يا عائشة الأمر أشد من ذلك، الأمر أشد من أن ينظر بعضهم إلى بعض.
کاتەکە و وەقتەکە و وەزعەکە زۆر لەوەی گەورەترە کە ئینسان فکر و خەیاڵی بڕوا بۆ ئەوەی هێڕووتە و ئەوەی هێ ئافرەتە و ئەوەی هێ پیاوە. هەر کەس حەوداڵی نەفسی خۆیتی و جانی خۆیتی ڕزگار ببێ لەم ڕۆژە سەختە و لەم کاتە سەختەدا. بۆیە بەڕاستی ئینسانی ئیماندار دەبێت لەم کاتە ساتە ناسکەی کە تێیداین، لەم چەند ساڵە کورتەی کە تەمەنمان مایەتی، هەوڵ دەین دەفتەری ئەعمالمان پڕ نەکەینەوە بە شتێک کەوا پەشیمانی لە دوایدا دادمان نەدا. لە کاتێکا کابینین فیتنەکان زۆر بوونە، ئینسان لۆی هەیە بەلایکێک بە کۆمێنتێک ماڵی خۆی وێران کا و قیامەتی خۆی بدۆڕێنێ. هەر ئەو قسەی کە دەیکەین، هەر ئەو ئەعمال و کردەوەی کەوا هەنگاوی بۆ دەهاوێژین، هەر ئەو شتەی کەوا دەستی بۆ درێژەکەین و قەڵەمی بۆ تەوقیعەکەین، وەڵڵاهی هەمووی لێپرسینەوەمان لێکرێ، هەمووی لە بەرامبەر قاپی ڕەب العالەمینە ڕاگیرێین و لێمانە پرسێنرێ بۆچی وات کرد. دەی ئەگەر برێ وام نەکردووە خوای پەروەردیگار زمانمان قەپاتەکا و ئینجا دەست و قاچ و زمان بەنەوعێکی تر شاهدیمان لەسەر ئەدا، هەر وەک خوای پەروەردیگار لە قورئانە باسیەکە. ئەگەر بڵێ وامان کردووە شەرمەزاری دامانەگرێ و بەرەو قیامەت و جەهەنەم بەڕێەکرێن، اینجا پێش ئەوەی بگەین بەو ئیمتیحانە گەورەیە با خۆمانی بۆ حاضر بکەین و خۆمانی بۆ مهەیەکەین بۆ ئەوەی نەجاحەت بەدەستبێنین و نمرەیەکی باز بەدەستبێنین. پێنجەم خاڵ و کۆتا هەمین خاڵ لە فەرق و جیاوازیەکانی بینی ئیمتیحانی دنیا و قیامەت ئەوەیە کە ئیمتیحانی دنیا گەر لێی نەجاحەتمان نەهێنا و دەرەجەیەکی باشمان نەهێنا ئەتوانین دووبارەی بکەینەوە، 2 جار 3 جار 10 جار تاوەکو سەرکەوتنی لێ بەدەست دەهێنین. بەڵام ئیمتیحانی قیامەت دووبارەکردنەوەی تێدا نییە. ئاگادار بین ئیمتیحانی قیامەت هەر کە مردنت گەیشتێ ڕاپێچت ئەکا و دەتباتن بەرەو مەشهەدەکان و پایەکانی قەبر و قیامەت و بەرزەخ. پێش ئەوەی مردن بمانگاتێ با هەوڵ دەین خۆمانی بۆ ئامادەکەین بۆ ئەو پرسیارانەی کەوا ڕوبەڕوومانەکرێنەوە لە نێو قەبرە، بەرەو ئەو پرسیارانەی کەوا ڕوبەڕوومانەکرێنەوە لە حەشر و لە حیسابە لە سیڕاتە. ئەگەر ئامادە باشی تێدا نەبوو بێ وەڵڵاهی بەدەست بەتاڵی و بە ماڵوێرانی ئەگەڕێیتەوە لای پەروەردیگار و دادیشمان نادا بەوەی کەوا بڵێین رەبی ارجعونی لعلی ئەعمەل صالحا فیما تەرەکت، خوایە بمجێڕەوە بۆ ئەوەی کردەوەیەکی چاک بکەم، ئیمان بهێنم، نوێژ بکەم، تاعاتی تۆ بکەم لەوەی کەوا نەم کردبوو. كلا إنها كلمة هو قائلها، ئەوە چەند وشەیەکە بەسەرزاری هەموو ئینسانە بێدینەکان دادێ، ئەوەی کردت هەر ئەوەت بۆ ئەنووسێ و تەواو کۆتایی پێدێ. ئەوەتە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام لە حەدیثێکە ئیغتەنیم 5 قبل 50، ئەفەرمێ 5 شت بقۆزەوە پێش ئەوەی 5 شت ڕوبەڕووت ببێتەوە لە دنیا. یەکێکیان وحەیاتەکە قبل مەوتک، ئەو ژیانەی کەوا تێیداین ئێستای ئێمەی مسلمان با ئیستیغلالی بکەین، با پڕیکەین بە عیبادەت و بە ذیکر و بە نوێژ و تاعەت و عیبادەت پێش ئەوەی مردن بمانگاتێ و ڕاپێچمانکە بەرەو قیامەت. واللهی ئەو کاتێک کەوا مردن ئەمانگاتێ تەمەناکەین ئەوەی هەمانە بەخشی بامان لە پێناوی خوا، ئەو تەمەنەی هەمان بوو سەرفمان بکردا با لە مزگەوت و لە تاعەت و لە نوێژ و لە عیبادەت. بەڵام چک ئیستیفادەیەک و سوودێکی هەیە. هەر وەک باسمان کرد لە خوتبەکانی ڕابردوو کە شاعیر دەرێ لەیتە وهل ينفع شيئا ليت الشباب بوع فاشتريت، دەفەرمێ خۆزگا گەنجایەتی بگەڕاباوە و جارێکی تر بمکڕیباوە، بەڵام ناگەڕێتەوە. ئەوانە قەدری گەنجایەتی ئەزانن کەوا پیر بوونە و لە توانا کەوتون، ئەوان ئەزانن گەنجایەتی چ خەزێنەک بوو، ئەو تەمەنە جوانە چ خەزێنەک بوو لە قیسیان چوو. بۆیە پێش ئەوەی ئەو خەزێنە جوانەمان لە قیس بچێ با هەوڵ دەین پڕیکەینەوە بە عیبادەت و بە بەندایەتی خوای پەروەردیگار. لە کۆتاییە داواکارم لە خوای پەروەردیگار
لە ئیمتیحانەکانی دنیا سەرکەوتومان بکە و قوتابیەکانمان نەجاحەت و سەرفراز بکە و هەروەها ئێمەی مسلمانیش کاتێک بەرەو قبر و قیامەت ئەڕۆین و بەرەو ئیمتیحانی حەشر و حیساب ئەچین یا ڕەبی خودایە ئەعمال و کردەوەکان و کتابی ئەعمالمان بەدەستی ڕاست وەرگرینەوە و بەرەو بەهەشتی خۆت بەڕێمان بکەی یا ڕەبی خودایە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکمان خۆش بی قەڵەمی عەفو بێنی بەسەر تاوانەکانمان ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێری ئەوانەی قەرزارن قەرزەکان لەسەر هەڵگری ئەوانەی تووشی هەر بەڵا و موسیبەت و ناخۆشی و نەخۆشیێک هاتوون یا ئیلاهی یا رب العالمین لێت دەپاڕینەوە لەسەریان سوک و ئاسان بکەی أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين نبهني الله وإياكم عن نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله الحمد لله ما توفيقي والاعتصامي ولا حولي ولا قوة إلا بالله عليه توكلت وإليه أنيب أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبد الله ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما عزيزان مسلمانان عزيز حزم كرت دوسێ ملاحەظە لەم خوتبەیەدا بە بیر جەنابتان بخەمەوە یەکەمیان ئێمەی مسلمان بەرەو جەژنی قوربان ئەچین بەرەو کاتێک کە کات و ساتەکانی بەڕاستی زێڕینە بە نرخ و گرانبەهایە پێویستە لەسەرمان پڕیان کەینەوە بە عیبادەت و بە ڕۆژوو بە سەدەقە و خێر و چاکە بەتایبەت ڕۆژی عەرەفە کاکەوێتە ڕۆژی پێنجشەم والله ئەعلەم هەوڵ دەین لەم ڕۆژەدا بە ڕۆژوو بین چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بە ڕۆژووبوون لە ڕۆژی عەرەفەیە گوناهی ساڵێک لە ڕابردوو ساڵێک لە داهاتوو ڕەش ئەکاتەوە دەیەمەی گونەهبار و تاوانبار زۆر پێویستیمان بەو فرسەتە زێڕینانەیە کە خوای پەروەردیگار وەکو منحەیەک پێی بەخشیوین بۆ ئەوەی بیقۆزینەوە و تاوانەکانمان سفڕکەینەوە و بەڵانسی گوناهمان داببەزێنین دووهەم خاڵ ئەوەیە کە ئەوانەی ئایانەوێ قوربانی بکەن ئەوانەی خوای گەورە پێی داون قوربانیکردن یەکێکە لەو شیعارە گەورانەی کەوە خوای رب العالمین بە هەر کەوتنی دڵۆپەخوێنێکی ئەم قوربانیە بەسەر زەوی لە هەموو گوناهی ئەو کەسە خۆشە بێ کە قوربانیەکەی کردووە اینجا مزگەوتی ئێمەش وەکو باقی مزگەوتەکان ئەوانەی کە ئەنەوێ قوربانی بکەن لە ڕێگای مامۆستاهارامەوە لە وڵاتی سوودان و سۆماڵ و ئەو وڵاتانەی کەوا تێیدا خەڵک بە مانگ و بە ساڵ گۆشت نابینن ئەتوانن بیکەن بەوەی کەوا مەڕ بۆ هەر مەڕێک 100 پاوەنە و هەر بزنێک 65 پاوەن وەرەگیرێ و مانگا 420 پاوەنە ئەتواندرێ بە 7 کەسیش مانگایەک بکەن بە قوربانی و تێیدا بەشدار ببن سێم خاڵ و بیرکردنەوە بەوەی کەوا ئێمە مسلمان هەر کاتێک دێنە مزگەوت زۆر جار ئەبینین کابرا لە دەرگایە سەلامەکە ئەسەلامو عەلەیکوم لە ئەسنای خوتبەیە دروست نییە هیچ کەسێک سەلام بکە و ئەگەر سەلامیشی کرد دروست نییە هیچ کەسێک لێ وەڵامی بداتەوە چونکە ئەوە دەبتە بەتاڵکردنەوەی خوتبەکە بەڵکو سەلامکردنی مزگەوت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کاتێک تۆ هاتیە مزگەوت وا سونەتە بە بێدەنجی بێی لە شوێنێک خەڵک ئەزیەت نەدەی 2 ڕکعات تەحیەت المەسجد بکەی سنەتی تەحیەت المەسجد واتە سەلامکردن لە مزگەوت ئەم 2 ڕکعاتە بریتیە لەوەی کەوا تۆ وتت ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله هەم خێرەکەشت بۆ ئەنووسرێ و هەم پاداشتیش ئەدرێیتەوە و کەسیش نابێ هۆکاری ئەوەی کەوا خوتبەی کەسیش بەتاڵ ببێ بۆیە بە ئاگادار بین لەم
هەڵانەی کەوا دووبارە ئەبنەوە و هەر کەسێکیش لە کاتی خوتبەدان و لە کاتی دانیشتنیە نابێ قسە لەگە تەنیشتەکەی بکە، یا تەلەفۆن بە تەلەفۆن خۆی مەشغوڵکە، یاخود وەڵامی تەلەفۆن بداتەوە، یاخود تەسبیحێکی لەدەستە و تەسبیحی با بدا، یاخود خۆت خەریککەی بە هەر شتێک. ئەبێ فۆکەسکەی لەسەر ئیمام و خەتیبی مزگەوت بزانی باسی چیەکە، بۆ ئەوەی کاتێک ئەگەڕێیتەوە ماڵەوە ئەم شتانەی ئەیبیستی بیڵێی بە خێزانت بە مناڵت. بۆیە بەڕاستی یەکێک لەو پرسیارانەی کەوا ڕوبەڕوومانە بێتەوە لە قیامەتە وعن علمه بما عمل، لەو علم و زانستەیە کەوا فێریە بین ڕۆژانە و هەفتانە ئێمە موسڵمان ئایا عملمان پێ کرد، ئایا گەیاندمان بە خاو خێزان و مناڵەکانمان؟ ئەگەر وات کرد ئەوە سەرفرازە بی وەڵامەکەت پێ لە قیامەتە، ئەگەر وامان نەکرد ئەوە بەدەست بەتاڵی ئەگەڕێینەوە لای پەروەردیگار. تێبینێکی تر ئەو مەحەد بە ناوی مەحەدی ئەرقەم دەست پێیەکا بە ناونووسین ئەوانەی کە ئایانەوێ ناوی خۆیان بنووسن و بە ئۆنلاین بەشدار بن لە علومی شەرعیە ئەتوانن بەشدار بن و هەروەها زانست فێر ببن. چەند مامۆستایەکی بەڕێز کە وانەکان ئەڵێنەوە، خوای گەورە پاداشتی هەموو لایەکی بداتەوە. نبهني الله وإياكم عن نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات. اللهم اشف مرضانا ومرضى المسلمين وفك أسرانا وأسر المسلمين وتقبل دعاءنا وصلاتنا يا رب العالمين. آمين آمين. الحمد لله رب العالمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. قوموا إلى صلاتكم يرحمكم الله.